لەبارەی دوایین راپۆرتی هیومان ڕایتس وۆچ کە تایبەتە بە پێشێلکردنی مافەکانی منداڵان لە ئێران لەگەڵ بەڕێز پارێزەر حوسێن ئەحمەدی نیاز قسە دەکەم لە ئامستردامەوە لەگەڵم دەبێت. بەڕێز حوسێن ئەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 ینی بەپێی راپۆرتەکە وێنەی نەما میوانەکەم زۆر باشە. بەپێی راپۆرتەکە باس لەوە دەکرێت کە پێشێلکاریەکی زۆر و ئەشکەنجدان و پێشێلکردنی زۆر بەرامبەر بە منداڵان کراوە لە نێو خۆپیشاندانەکانی ئێران. لە ڕووی یاساییەوە چۆن دەکرێت لەگەڵ منداڵانی ژێر 18 ساڵ مامەڵە بکرێت لە خۆپیشاندانەکاندا؟ زۆر بەداخەوە هەمووی ئەو هەواڵە ڕاستە بە ئەمە بەڕاستی واقعەتێکی تاڵە کە لە خۆپیشاندنەکان لە ئێرانە یا لە شۆڕشی ژینا ئەمینی هەزاران منداڵ لە ئێران تحتی ئەشکەنجە بە سوسبەری جنسی قەراریان کرد. حقیقەتەن حکوومەت ئێران و ڕژیمی ئێران نادگەل ئەمنیەتی هەرگز بە یاسا پایبەند نەبوو بۆ ئەوە کە بتانن خەڵک بترسنن، بۆ ئەوە کە بتانن ئێرعاب لە بین خەڵکا ئیجادکەن، بۆ ئەوە کە بتانن سەرکوبێکی خەشن ئیجادکەن، هاتن بەداخەوە هەم منداڵانیان دەستگیر کرد، هەم منداڵان سزادران و هەم منداڵان ئەشکەنجە بە موردی سوءاستیفادە بە تجاوزی جنسی قەراریان کرد. بەپێی یاسا ئەمانە گشتی نایاساییە، بەڵام بەداخەوە زۆر لە ئێرانە حاکمیەتێکی یاسامان نییە و بێقانون. باشە لە ئێران دادگای تایبەتیش بە منداڵان نییە؟ بەس دادگای تایبەتی منداڵانمان هەیە، بەڵام ئێمە کەواتە بۆچی ینی بەپێی راپۆرتەکەی هیومان ڕایتس وۆچ بێ بەرپرسانی یاسای ئێران ینی بەپێی دادگای منداڵان کاریان نەکردووە؟ دەستگای داد لە ئێران دەستگایەکی مستەقل نییە، دەستگایەکی وابەستە بە حکوومەتە، هەرچی حکوومەت پێی بڵێ ئەوان ئەو کارە دەکەن. دەستگای داد لە ئێرانە بەداخەوە سربەخۆ نییە. ئەگەر دەستگایەکی سربەخۆ بووە دادستانێکی زۆر ڕێکۆپێکمان بواە قەت ئەو شتە پێش ناهات، یا اینکە لە مافی منداڵان دفاعیان دەکرد، پیشگیریان دەکرد. بەس بەداخەوە چۆن لە ئێرانە دەستگای دادێکی عادڵمان نیە، سربەخۆمان نیە، ئەو شتانە ئاوا بەداخەوە پێشتێت. زۆر باشە ینی ژمارەیەکی زۆر لە منداڵان لە خۆپیشاندانەکان توندوتیژیان بەرامبەر کراوە، دەستگیر کراون، چەندین منداڵ کوژراون. خانەوادەکانیان خێزانەکانیان چۆن دەتوانن مافە مادی و معنەویەکانی منداڵەکانیان بەدەست بهێننەوە ئەلبەت بەپێی یاساکانی ئێران؟ پتر لە هەزاران منداڵ بێتاوان دەستگیر بوون، زۆر منداڵ ئەشکەنجە بوون، زۆریان شەهید بوون، وەکو کیانی پیرفەلەک یەکێ لەو ناودارەکانە کە گیانی خۆی لەدەستا. بەس بەداخەوە لە نظامی قەزایی بە حقوقی و یان لە سیستەمی داد و یاسای ئێران ئەو مکانیسمە وجودی نییە بنەماڵەکان شکایەتی خۆیان دادی خۆیان ببن بۆ محکەمەیەکی عادڵ و تەقازاکەن کە لە مافی ئەوان بەرخۆردار بن. سیستمی دادوەری لە ئێرانە چۆن سربەخۆ نییە، چۆن وابەستە بە حکوومەتە، ئیمکانی شکایەت وجودی نییە. یعنی بەڕاستی ئێمە زۆر کەس لە بنەماڵەکان ئەوە هەیە کە منداڵانی خۆیان منداڵی ژێری 18 ساڵ گیانیان لەدەستاوە یا دەستگیر بوونە. بەپێی یاسا لە ئێرانە قەت منداڵی ژێر 18 ساڵ نابێت ئەشکەنجە بێت، نابێت بازداشت بێت، نابێت سجن بێت. بەس بەداخەوە ئەمانە ئەنجام ئەبێت. ئەمانە نایاساییە، کارێکێکە ڕژیم نادگەلە ئەمنیەتی لە ئێرانە ئەنجامی ئەدەن. ئەو ئێرادە کە باعث ئەبێت، ئەو ئێرادە کە یارمەتی حکوومەت ئەکات کە ئاوا ئەو بەڵا بێرنە سەر منداڵان، هەر ئەو سیستەمە، هەر ئەو مکانیسمە ئیزن نادا، ئیجازە نادات کە بنەماڵەکان شکایەتی و دادی خۆیان بۆ پاراستنی مافی منداڵەکانیان ببەنە دەستگای داد. زۆر باشە. ینی بەڕێز حسێن بە تایبەت ئەو منداڵانە بەشێکیان کە قوتابین، ینی زۆرینەیان کە قوتابین، ئەوانیش بە هەمان شێوە ناتوانن داوای مافی خۆیان بکەن وەکو قوتابی و خوێندکار لە ئێران؟ بەس بەپێی یاسا ئەتانن شکایەت خۆیان باسکەن، بەس شوێنێک نییە بڵێ ئێوە ئەو مافتانە هەیە ئێوە ڕاستەکەن. ئێوە بزانن هەر ئیستە زۆربەی لە مەدرسەکان، زۆربەی لە قوتابخانەکان لە ئێرانە بەداخەوە کیمیاباران دەبێت، وەکو ئێمە بڵین پەلاماری کیمیاوی لەسەر منداڵان ئەبێت.
ئەو کەسانە کە تەمەنیان 18 ساڵە 17 ساڵە 15 ساڵە باشە دەی سیستمێکی بە شکلێکی هەدەفمەند و سیستماتیک لە هەمووی ئێرانە لە سەقزە لە سنە لە مەهاباد لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵاتە ئەوە ئەنجام بوو بەس تا بە ئەمڕۆ حکوومەتی ئێران ناتوە بڵێت ئەوە کاری من بووە یا کاری فلان کەس بووە ئەوە کارێکی سیستماتیکە کە تەوەسوت نهاتگەلی ئەمنیەتی خەریکە شکلەکرێت تایسە دەستگای داد ناتوە یارمەتی منداڵان بە بنەماڵەکانیان بات لە ئێرانە چۆن حاکمیەتی یاسامانیە یاسا وجودی نییە بەس بەداخەوە زۆر ئەو شتانە نایاسایی ئەنجام باش ئەوەی کە تا ئێستا باسمان کردو بە تایبەت دۆخی منداڵان بووە بەڵام ئەگەر بەگشتی باز لە دۆخی مافی مرۆڤ بکەین لە ئێران چیەڵێ لەو بارەیەوە والله قد مافی مرۆڤ لە ئێرانە بەپی یاسا وجودیە بەس لە ئەمەڵا وجودی نییە ئێوە بزانێت هەر لە نەتەنیا لە شۆڕەشی ژینا ئەمینی بەڵکە لەم 44 ساڵە هەزاران کەس لە ئێران بێتاوان ئیعدام بوون بێتاوان ئەشکەنجە بوونە هەزاران کەس دەستگیر بوونە هەزاران کەس گیان خۆیان لەدەستاوە لە ئێرانە شتێک بەناو مافی مرۆڤ نییە بەداخەوە زۆر سپاس دەکەم حکوومەت پایبەندی بە مافی مرۆڤ نییە ئێعتقادی بە مافی مرۆڤ نییە سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت پارێزەر حوسێن ئەحمەدی نیاز لە ئەمستردامەوە لەگەڵم بووی سپاس